وردبینیە ئەنجام بدرێت. تا ئێستش گفتوگۆی لەبارەوە ئەکەین و نەچۆتە بواری جێبەجێکردنەوە. لە 4 ساڵی ڕابردوودا تعریب لە کەرکووک درێژەی هەبووە لە سەراستی زەوی گوندەکان و قەزا و ناحیە و تەنانەت فەرمانگەکانیش. دوایین فەرمانگە دادگای کەرکووک بوو کە تەواوی پۆستەکان لە کورد وەرگیرانەوە. سەرۆک و دوو جێگرمانەیە کە هیچیان کورد نییە، بەڕێوبەری نووسینگەمان دادگامانەیە کە کورد نییە بامان شێوە، 2 بەش و 4 هۆبەمانەیە بە هیچ شێوەیە مانەش کوردیان تیانە. پێشتر ژمێریاری هەبوو کورد بوو لادرا، کاک جەبارە بوو بەرپرسی نووسینگە بوو، ئەویش بامان شێوە لادراوە کەسێکی تورکمان لە نەتۆی تورکمان خراە شوێنی. لە پارێزگای کەرکووک کورد زیاتر لە 150 دانیشتوانی پارێزگاکە پێک دەهێنێت. بەپێی تەواوی هەڵبژاردنەکانی 19 ساڵی ڕابردوو لە پۆستەکانیشدا پلەی سێمە و وەک کەمینە مامەڵەی لەگەڵدا دەکرێت. لە دوای 2017 ئەو پۆستانەی لە کورد سەندراوەتەوە 98 پۆستە، 56 لای تورکمانە، 42 لای عەرەبە، ینی 56 پۆستمان نەتەوەی تورکمان داگیریان کردەوە، 42 پۆستیش لای عەرەبە. فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان لە ئەنجومەنی نوێنەران تەواوی پێشێلکاریەکانی دەرهەق بە نەتەوەی کورد لە کەرکووک کردووە بە نووسراوێک. ڕۆژانی دوای جەژن ئەو پێشێلکاریانە دەباتە بەغدا و تەواوی وەزارەتەکان بۆ پێی بەشێک لە هەنگاوەکانی تعریب لە بەغداوە دەنرێن. فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان لێژنێکمان پێکەنەوە کە سەردانی هەموو وەزارەتەکان دەکەن، دامان لە هەموو وەزارەتەکان کردەوە بە گوێرەی یاسا تەوازن ڕابگێ لە بەرەوەی کەرکووک خۆ دەزانی قومیاتی کورد و عەرەب و تورکمانی لە دائیرەکانیشە ئەبێ بەو نسبەیە تەوازن ڕابکرێت و گوێرەی ئیستحقاقاتی ئینتیخابیش ئەو پۆستانە بۆ خۆ دەزانێت دوای ڕفراندۆمە دەست ئێمە چووە تاکو ئێستا هەموو دایرەکان ئەگرێتەوە ئێستش بەردەوامە. لە ماوەی 4 ساڵی ڕابردوو 98 پۆست لە پارێزگای کەرکووک لە سەرۆکی بەش و هۆبە و بەڕێوەبەری فەرمانگەکان لە کورد وەرگیراونەتەوە. لەو ڕێژەیە 56 درراوە بە تورکمان و 42 بە عەرەب. ئێستا 108 بەڕێوەبەر لە پارێزگای کەرکووکدا هەن. لەو 108 بەڕێوەبەرە 31 کورد و 37 عەرەبە و 40 تورکمانە. ئەگەر فەرمانگەکانی کەرکووک بە نمونە وەربگرین، سەرەتا لە دیوانی پارێزگای کەرکووکەوە دەست پێ دەکەین کە لەو شوێنە 4 بەشی سەرەکی لە کورد وەرگیراونەتەوە. پەروەردەی کەرکووک دەکەین بە دووەم نمونەی ئەم راپۆرتەمان. لە پەروەردەی کەرکووک 18 بەش هەیە، لەو 18 بەشە تەنها 3 بەش لەلایەن کوردەوە بەڕێوە دەبرێت. چاودێری کۆمەڵایەتی بەسەر 8 فەرمانگەدا بەش بووە لە کەرکووک. ئەم 8 فەرمانگەیە 4 لەلایەن عەرەب و 4 لەلایەن تورکمانەوە بەڕێوە دەبرێت و کورد هیچ فەرمانگەیەکی لە چاودێری کۆمەڵایەتیدا نییە. ئەگەر کۆمپانیای دابەشکردنی بەرهەمەنەوتەکانیش بخینە نمونەیەکی دیکەوە دەبینین کە 6 بەش لە کۆمپانیای دابەشکردنی بەرهەمەنەوتەکاندا هەیە، بەڵام تەنها 1 بەش لەلایەن کوردەوە بەڕێوە دەبرێت. کۆمپانیای نەوتی باکووریش بە هەمان شێوە لە کۆی 54 بەش تەنها 4 بەش لەلایەن کوردەوە بەڕێوە دەبرێت. تعریب درێژەی هەیە لە هەرچوویەک کوردێک بگۆڕێت شوێنگرەوەکەی تا بکرێت عەرەبێک یاخود تورکمانێک دادەندرێت. کارۆن محەممەد کورساد نیوز، کەرکووک.